تابلۆی ئەوین نازانم بڵێم چەندم خۆشەوێی کە ئێستا عەشقت داگیری کردوم چەنە دڵگیرە باخی ئەوینت دنیایە گوڵی جوانی بۆ گرتوم گۆرانیەکت بۆ ئەڵێم گیانە هەتاکو ئێستا کەس نەیبیستووە ئەوەی گوێی لێبێ بێشک بزانێ ئەم گۆرانیەم بۆ تۆ وتووە لەبەر تۆ هەموو کەسم خۆشەوێ عەشقت ئەوینی فراوان کردم خۆشەویستی تۆ هێندە گەورەیە باڵای هۆنراوەی بەرز و جوان کردم ئەوسا کە هێشتا تۆم نەناسی بوو هەروە مەزانی دڵم مردووە نەمزانی کە خوا و دڵی منی بۆ ئەوینی تۆ دروست کردووە